بەناوی خی بەخشندەی میهرەبان سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پایان خۆشحاڵم لە بەشی دووەمی بەرنامەی جێپەنجە لەگەڵدا دووار عەباس هەمزە خدر بە ئێوەی بەڕێز و خۆشەویست گەشتمەوە. هەوڵ دەدەین لە بەشی دووەمی بەرنامەکەشماندا وەکو درێژکراوەی بەشی یەکەم قسە لەسەر کۆمەڵێک وێزگەی جیاوازی کۆمەڵایەتی و سیاسی و ژیانی وەزیفی حاکم عەباس بکەین. خۆشحاڵم لە بەشی دووەمی بەرنامەکە بتوانین درێژە بە گفتوگۆکان. زۆر سپاس کاگەرم، دەستان خۆش بێ. لە بەشی یەکەمی بەرنمەکە باست لەوە کرد کە تۆ دەوامەکەت گواستەوە بۆ بنکەی پۆلیسی قوشتەپە لەوێ لە بەشی لێکۆڵینەوەی داد دەوامەکەی، بەڵام خۆت کە ئەچیتەوێ یاعترافێکەکەی ئەڵی کەم و کورتیم لە ئیشکردن و دەوامکردنا هەبووەوەی کە بۆیان پڕەکردمەوە هاوڕێکانمێکیان لێکۆڵەر کاک فەیسەڵ ئەویشیان حاکم بژار بوو. ئەمە چییە میعترافە لێرە؟ وڵاوە چاکەی ئەو برادرە بە ڕێزانی خۆم لەبیر ناچێ بۆ خۆشیانم باس کردووە کە وەزیری داد ئەو کاتی قادر جەباری بوو، تەنسیبەکەی منی هەڵۆشاندەوە. من تەمەن لە 93ەوە کاتە عەدل و مدیر و ئەوانە بووم، لە 97 بوو، لە 97 بوو ئەبزام دوایەوە کە لە مدیری قاسری لایەندام هەرچەند زەختیان کرد، حیزب زەختیان لەسەر حاکم سەلاحی کرد، یادی بەخێر ئەو ڕێیسی ئیسێنا بوو کە من دەرکە هەڵم من تەنسیبەکەی من هەڵۆشێنێتەوە. بەڵام ئەو لەبەروی کەسێکی زۆر قانونی و میهانی بوو، خۆ پارتیش بوو، بەڵام زۆر میهانی بوو، حاکمێکی سەنجین بوو. بە ئەوانی دەگوت بە جەماعەتی دەگوت شتێکی قانونیم بۆ دۆزنەوە هاتە عەباسی پێ نەقڵکەم، نەک لەبەرەوەی حیزبەکەی خۆمانیە. ئەوە معقول نییە، ئەوە تاریخە و لە ئیزبارە و لە دۆسەیدا دەمێنێتەوە. هەرچەند هەوڵیاندا شتێکیان پێ پەیدا نەبوو. ئەخیرەن وەزیر قادر جەباری ئەو کاتی وەزیر بوو، ئەو خۆی قەراری دەرکرد کە ئەو تەنسیبێ من هەڵۆشێنێتەوە لە مدیری قاسری لایەندام و نەقڵ بووم بۆ قوشتەپەی. لە قوشتەپەی لەبەرەوەی شوێنێکی بەلاوەیە، قوشتەپە شارۆچکەیەکی بچووکە نزیکەی 30 کیلۆمەترێک لە هەولێرێ دوورە بەرەو پردێ. برادێکی عەزیز و خۆشەویستی خۆم حاکم بژار لەوێ ئەو کاتی ئەو محەقق عەدلی بوو، هەرماڵیشان لەوێ بۆ ڕۆیشتم بۆ لایەوی. بەشێکی دیکە لەوانەیە کە عەقوبە دران و نەقڵ دەکران ئەوانی شاتبوون بۆ قوشتەپەی، هەموو لێدراوەکان ئەوانی کە محارەبەکران مەجموعەیەکمان لەوێ کەوت بووینەوە. ئەو کاتی کاکژارمان ناو لێ نابوو نەجاشی حەبەشە، ئەو ئێمەی حەواندبووە. بۆ من زۆر باش بوو. کاکبژار خۆشی پارتی بوو، کاکبژار ناوەڵە پیاوێکی بە هەموو معنای کەلیمە مستەقیلە، هیچ حیزب و لایەنێک نەبوو، ئێستاش هەروایە. برادێکی بەڕێزی دیکەم لەوێ بوو، ناوی کاک فەیسەڵ بوو، محەقق عەدلی بوو. ئەوانە لەوێ بوون، ڕۆیشتم بۆ لای ئەوان، هەم بۆی تۆزێ دوورکەومەوە لەو جەوە مەشحونە تەشەنوجاتەی، هەمیش لەوەیە ئاسانتر بوو ئەوەندە لە بەرامبەر یەکتری نەبێ. من تازە عەقوبە درا بووم، ئەوانە ینی منفعیل بووم، تۆزێ تۆڕە بووم لەوێ مامەوە ماوەیەکی. بەڵام لەبەرەوەی زۆر خۆم پێ مەغدور بوو، زۆر خۆم پێ زوڵم لێکراو بوو، بە زەحمەت دەمتوانی ئیش بکەم. ئەو ئیشەشم تەقریبا نزیکی هەر لەبیر چوو بۆ، چووکە من 4 ساڵ 4-5 ساڵ بوو دڵت بە ئیشەکەەوە ئیشی محەقق عەدلیم نەکردو. بەڵام ئەوانە هەروایان پڕدەکردمەوە. لەوێش مڕاقەبەیان دەکردم. ئەو مدیر عەدلی عامەکە کە پیاوێکی تەقریر نووس بوو، دایمەن کاک فەیسەڵی بانگ دەکرد، لێ دەپرسێەوە عەباس چ دەکات، چ دەڵێ، باسی چ دەکات. ئەو هەمیشە قسەی چاچیان بۆ من دەکرد، هەمیشە دایانگوتکەوە باسی قانون دەکەین و بۆ خۆمان لەوێ دانیشتون داوام دەکات، داوام ناکات. لە کاتێکدا بەڕاستی زۆری باشیش داوام نەدەکرد، پێم داوام پێ نەدەکرا. ئەو کاتانە بوو چوم لە جەریدەی یەکگرتوو بووم بە محاڕی لە جەریدەی یەکگرتوو ئیشم دەکرد. وەختەکەم بە زۆری لە جەریدەی بەسەر دەبرد و زۆر کاتێکی بەسوود و مسمیر و باشیش بوو. ڕاستە، بەڵام بۆ خۆی حەقی وەزیفەکەشت نەدات. وڵا حەقی وەزیفەکە من پێشێلم نەکرد بوو، ئەوانە پێشێلیان کردبوو کە منیان عەقوبەدا بوو لەسەر هیچ، چونکە من قابلیەتی خۆم دەزانم، ئێستاش دەیزانم، ئەو کاتیش دەمزانی. بە هیچ شێوەیەکیش ئەو هەموو وەزیفانەم کردو، من معاون قەزایی و محقق عەدلی و
کاتب عادل و مدیری قاسرین و هەموو ئەوانم تێپەڕاندووە ئەنجا کەسێک حتا ئەوانەیە کە خەسم و ناحەزیشم بوو دانویست عەزیەتم بدەن ئەوجا نقطەیەکی خراپ و سلبیان لە مندا نەدۆزی بووە نقطەیەکی قانونیان پێپەیدا نەبوو هەتاکو بچن تەقدیمی ڕئیسی ئیسینافیکەم بڵێنەوە تاوە عیبەی هەیە بۆیە لەسەر و ئەساسی لەسەر و عیبەی نەقلیکە باشە و کاتانە دوای سیوێکی پارتی کێشەی لەگەڵ یەکێتی هەبوو بۆچی لەگەڵ ئێوە شواب لەگەڵ مەجموعەیەکی زۆری هەر فەسڵکردن ئێستا ڕەحمیان بەمە کرد کە فەسلیان نەکردو هەموو ئەوانەی کە پارتی نەبوون ئەوانەیە کە مەجموعەیەکی فەسڵ کردان و محارەبە کردان ئەوانەی کە یەکێتی بوون ڕۆشتن بۆ سلێمانی ئەوانەی کە ئیسلامی بوون یان مستەقیل بوون و یەکێتی نەبوون دووریان نەقڵکردن ناچار هەندێکیان هەر فەسڵکردن کە کەوراز ڕەفیقێکی برادەرێکی عەزیزی خۆم بوو ئەوە محقق عادلی بوو فەسلیان کرد هەر فەسلیان کرد وەزیر بە ئەمرێک کە یەک پارچە مخالفەیە وەزیر حەقی فەسڵکردنی موازەفی نییە کە ئەو بە ئەمرێکی لەبەر بەرژەوەندی گشتی فەسلیان کرد برادەرێکی عەزیز و خۆشەویستی دیکەمان کە فاخر خوا عەفویکە ئەوەی هەر مستەقیلیش بوو خوا هیچ حیزبێک نەبوو ئەویشان فەسڵ کرد ئیدی ئەوە بوو پارتی تازە هاتووەوە نەشوەی نەسر و تووڕە و پاکسازی ئەوشتانە لە بندەزونا تۆشتون دیت لە هەندێک شوێنە لە زۆر شوێناڵی چەلاو خۆرەکانی پارتی خۆتە ئێڵیت ئەوە هەر بەسیترین شتەکە بگوترێ یعنی کابرایەک کەسێک لە سەردەمی بەعس هەر پەچی نەکەوت بێ لە سەردەمی پارتی هەر پەچی نەکەوێ لە سەردەمی یەکێتی هەر پەچی نەکەوێ ینی بە کردواری خۆمان چی پێ دەڵێ ئەوە ئینسانی ئەوە ئینتیهازی من مەبەسم لە کەسێکی لە چەلاخۆر ئینسانی ئینتیهازیە بەڕاستی شتێکی سیفەتێکی زۆر ناشرنە ئەوە مستحقیشە پێی بگوترێ ئەوە ئەو حیزبانە نازام چیان دەزەکەوێ لەو ئینسانە مەسلحەتیانە دڵیان بۆی خۆشە کە ئینسانێکی مەسلحەتی بەقەد و باڵای بەڵام ئەمە تۆ هەموو ئەمانە جۆرێک لە قوربانی نەبووە لە پێناوی ئەوە بیدەی کە ببی بە حاکم بۆ نمونە داوای تۆ ئەچێتە بەردەم کۆچکردو و سامی عەبدوڕەحمان کە جێگری سەرۆک وەزیرانە لە هەولێر بۆ دواژۆ ناکا بۆی بی بە حاکم ئەمە و خەونەی مناڵی نییە لە بەشی یەکەمی بەرنامەکە باست کرد دەوت لەگەڵ بابم دەچوومە دائیرەکان و ئەمود ڕۆژێ بم بە حاکم تۆ هاتیت قوربانیتدا ئەمە جۆرێک لە قوربانی نەبوو بۆ بە حاکم بوون ڕاستە با مجازەفە بوو من ئێساش پێم وایە ئەگە کەسێک وەزیفەیەکی مەڕموق و محتەرەمی هەبێ پێویست دەکا قوربانی بۆ بدە وەزیفە ئەسڵان بەخۆی بەندایەتیە جۆرێکە لە کۆیلایەتی ئەوەی دێنێ کە ناچاری مادام وەزیفەی دەکەی ناچاری لەگەڵ سوڵتا دەسەویەخی یەکتری نەبی بەڵام ئەمن لەلایەکەوە بەتەما حاکمێتی بووم و ئەوە هیوایەت و خەونی منداڵیم بوو لە لایەکی دیکەشەوە لەگەڵ سوڵتەی دەسمدا بۆ یەخەی سوڵتە و تەنەزولم نەدەکرد و بەعکسەوە قسەیشم دەکرد خەلەل بوو ئەوە خەلەل بوو بەڵام نەم دەتوانی ینی ئێستا شەروام ئەو حەقیقەتەی کە قەناعەتم پێی زۆر بە سەراحەت و بە وازحی دێڵێ جۆرێک لە یاخی بوونتیایە باشە باسی بابەتێکی گرنگ کە باسی حاکمەکە یا دادوەرەڵی دادوەرە بێ وەستای بنیادنانی مرۆڤ بێت بەڵێ دەوێ بەشی هەرە زۆری ئەوانەی کە دێنە لای مەحکەمە لای حاکم هەموو مەشاکلیان هەیە ینی هەرە هەمویان دەردەدارن یا غەدری لێکراوە یا غەدری کردووە ینی بەشی زۆری ئەوانەی کە پەنا دەبن بەر مەحکەمە خەڵکێکن کە لە ناو کۆمەڵگەیمە دەپیان ئەوترێ لاوازن پشت و پەنان یانە بێ حاکم فریای هەردووکیان کەوێ بە هەر بارێکە بێ بەڵێ بەلایەکەوە ئەو کەسێک کە پەنای بۆ تۆ هێناوە مەزڵومە ستەمی لێکراوە جارەوە ژنێکە لەگەڵ مێردەکەی چێشەهی جارەوەیە باوکێکە بەدەست منداڵەکەیەوە ژیری خواردووە جارەوە هەیە دوو بران کێشان هەیە یعنی ئەو کەسەی کە زۆڵمی لێکراوە خۆی پێمەزڵومە بەلانی کەم پێوترێ مشتەکەی ئەوە تۆ دەبێت دەرمانی مەلحەمبی بۆ دەردی ئەو ئینسانەی دەبێت لە پێش هەموو شتێکدا ئەو ئینسانە ئەو مشتەکیە مەزڵومە ستەم لێکراوە سیقەی هەبێ کە هاتۆ بۆ لای کەسێکی عیلاجەکەی لای ئەوە دکتۆرێکە دەرمانەکەی
دەرمانی نەخۆشیەوی لای ئەوەی دیکە کە متهمە لە قانوندا پێوترێ متهم و گوایە زوڵمی لەوەکەی دیگەی کردووە لەسەر حاکم و محکەمە واجبە دیسان وەکو کەسێکی بەری معاملەی لەگەڵ ئینسانی بکە قانون عقوباتی داناوە بۆ ئەو کەسێک کە تاوانێکی کردووە زوڵمێکی کردووە غەڵەتێکی مخالفەیەکی قانونی کردووە حاکم بۆی نییە خۆشی عقوبەیەکی ئەوەی بۆ زیادکە مەسەن تۆ کەسێک دێ بۆلات ڕێزی لێ ناگری کە با متهمیش بێ کەسێک دێ بۆلات قسەی پێدەڵێ ئیهانەی دەکەی چی حتا جاری وایە ئێستا لە تەلەڤیزۆنی لە ئیعلام دەبینی متهم سوکایەتی پێ دەکرێ ئیهانە دەکرێ ڕزمەکەی پیشان دەدرێ ئەو هەموو ئیهانەیە فەزاحەتە چونکە ئەو ئینسانە کەرامەتی هەیە بۆ خۆی دوو کە سوکارێکی کەرامەتیان ئێتۆ دەبێت ئەو تەوازونە ڕاگری لەبینی هەردووچە ڕاستە زۆر جار چەمکێکەیە تێکەڵەکێکە لێنەوەن حاکم و قازیەوە ڕوونکردنەوەی بێ یعنی و قازیوە قەزاوەتەکە بەڵێ قازی یعنی بەڵام هەستناگە مستەلەحێکی کۆنتری سەردەمی حجرە و پێشتری مهینەکانە ئێستا لە قانونی بەغدایە قانونی سوڵتەی قەزایی پێوتێ قازی حاکم کۆنترە پێشتر هەستەکەی ئانی وشەی حاکمەکەڵن زیاتر بۆ ئەو کەسەیە کە فەرمان ڕەوایەتی ئەکا ئەوە لە ڕووی چەمکەوە ئشکالیتیان نییە ئێستا حاکم بۆ سوڵتەی سیاسی بەکاردێ بەڵام لای ئێمە لە هەرێمی کوردستان قانونی سوڵتەی قەزایی هەر بە حاکم نای بردووە بە دادوەر نای بردووە دیوە هەردووچیان دەسەڵاتەکان ئەوترێ حکامەکان دەسەڵاتدار لە حاکمەکان چویزانم یعنی هەست ناکەی لە ڕووی ناوەڕۆکەوە ئەو چەمکە عادەتەن بۆ ئەو حاکم حکامی ئەو وڵاتانە بە کەسانێک دەگوترێت کە بە سوڵتەیەک دەگوترێت کە سەپێنرا بێ بەسەر خەڵکیدا خەڵک نەیهێنابێ بە هەڵبژاردن و بەڕێی خەڵکی نەبێ ئەوانە مصطلحی سیاسین زاراوان بەخۆی ئاوا جێگای گرتووە بەڵام ئەوەی کە ئێمە بە قانونی خۆمان حاکم بە حاکم ناو دەبین ئەوە قانون ئێمە ناسارین قانون وا دەڵێ بەڵام ئێستا لە بەغدایە گۆڕاوە پێدوتری قازی جاران ئەویش قانونی سوڵتەی قەزایی بەغدایش پێوترێ حاکم بەزان گۆڕیان کردیان بە قازی بەلای ئێمە نەگۆڕاوە جاری هەر حاکم بەڵێ باسیەکرد باس کرد پێشتر کە پەیوەندیت کردو و لە یەکێتی نووسرانی ئیسلامی کاردکەوە هەوڵێم ئەو بە پاکێجێ لەگەڵ ئەوەی کە لە ڕۆژنامەی یەکگرتوو و دواتر کە ئەبین دەستەیەک پێکەن لە کۆنگرەی شەشی یەکگرتوو باسەکەن بە پاکێجێکی تایبەت باسکەین بەڵام ئەمەوێ ئەو چینە سەر ئەو باسی کە تۆ دوای ئەوەی کە لێرەیت هەولێر بەجێڵیت و ڕوو لە بەغاکە یعنی ئەمە هەڵاتن بوو یا چی بوو تۆ چویتە بەغدا و لەوێ ئەبی بە حاکم هەڵاوە نە هەڵاتن بوو نە تۆران بوو بەڵکو ئازایەتی بوو بۆ منیش و بۆ ئەو برادرانشم کە ئەو کاتە 2004 چوینە بەغدایە مەجلیسی حکم ئەو کاتی دوای سقوتی نظام لە بەغدایە دانویست قانونێکی تەشریعکەن بۆ محاکەمەکردنی سەرانی ڕژێمی پێشوو و قانونێکدانێن و محکەمەیەکیش دانێن بۆ محاکەمەکردنی ئەوانەی کە دەگیرێن و محاکەمە دەکرێن ئەوە هەموو لەژێر ئیشرافی ئەمریکیەکاندا بوو بۆیە خۆیان داوایان کردبوو چێ دێ دەرگیان کردبوو چێ دێ بۆ ئەو محکەمەی بابێ حتا ئەگەرێکی حاکمیش نەبا محامی باە یان تەقاعودیش بە وەریان دەگرت لەوێ لەبەرەوەی خەڵک ئەو کاتی هاتن لەگەڵتان لێرە دانیشتن ئەوانە مفاتحەی هاتون سەری وەزارەتی عادلیاندا وەزارەتی عادلی هەرێمیاندا داوایان کردبوو مەجموعەیەک حاکم یان محامێمان بۆ لێر نێمە لەوێ داکەینە حاکم من خۆم کە زانیم شتێکی ئەوە هەیە خۆم داوام لە وەزیری عادل کرد کە من بنێرێ بۆ بەغدایە هەرچەند وەزعەکە زۆر مەترسیدار بوو ئەو کاتی بەعسیەکان زۆر چالاک بوون 2004 تازە نظام ڕووخا بوو ڕێگە زۆر سەخت بوو مەتاڕۆشتن لێرە و لە سلێمانیش نەبوو ئیدی مەجموعەیەک برادر بووین لێرە و لە سلێمانی خۆمان تەتەوا کرد و لەوێش زۆر زەحمەتمان بینی هەتا وردە جێگا و ڕێگامان درایە و جێگامان پێکرایە و دوایە مەتار دروست بوو ئەو مشکلانە 2004 تۆ مباشەرەیەکەیت وایە لە بەغدایە بەڵێ 29 ئەبزانام دوی نوێی 2004 بە هەر حاڵە گرنگەوەیە تۆ لە ئەیلولی 2004 مباشەرەکەیت مباشەرەتان کرد یەکسەر ئێوە ئەو دادگایە پێکێنرا دادگای باڵای تاوانەکان ینی پێکهاتەکەی ئێوە بوون و بەشەکانی ئێوە توانیتان تەکمیلەکە خۆی حاضر بوو
حاضر بوو ئەمریکەکان ئەمریکان بەجددی 2023 بڕیاریان لێ بووانە بوو 2023 هەر مەشروع بوو بەس لە 2004 بە ڕسمی ئێمە چوین بەڵام ئێمە بیدا خەڵکی دیکەش هەبوو لە پێشمە جارێ ئیش دەست پێ نەکراوە ئیش ئێمە 2004 کە ڕۆیشتینە ئەوێ مانجی 2004 چوینە ئەوێ جارێ ئیش دەست پێ نەکراوە تەنها ئیشی تحقیق دەست پێکراوە ئیشی تحقیق هیچ قزەیەک تاوانەوە بێتە جینایەت وردە وردە هێندێک حاکم بە شێوەی جیا و لەژێر ئیشرافی مەجلیس حوکم پیاوێکیان ئەمریکیەکان کەسێکیان لەگەڵ بوو خزمی ئەحمەد چەلەبی بوو ناوی سالم چەلەبی بوو ئەو مشریف بوو لەلایەن ئەمریکیەکانەوە کە ئیشرافی ئەو محکەمەی دەکرد و تەشکیلاتەکانی بۆ دروستکە ئێمە کە چۆین بیدایەتی بوو تازە لیجان تەشکیل دەبوو ئێوە وەکو کورد لەوێ بوون بێگومانیش دادگای باڵای تاوانەکان ڕووبەرێکی فراوانی لێپرسینەوەکان لە سەرانی بەعس کە خۆت لە کتێبەکەتان ناوی تۆمەتبار و تاوانبارت هێناوە قەزەی کوردە ئەنفالێکی میایی بارانە تێکدانی گوند و شار و شارۆچکەکانە قەزەی ئەنفالی بارزانیەکان یانی زۆر بابەتی تایە کە لەسەر ئەوەی کە جینۆسایدە هەموو ئەوانەیە ئێوە وەکو کوردەکان توانیتان بۆشاییە پڕکەنەوە یا ئاڕاستەی محکەمەکە ڕوو لەو تاوانانەکەن کە بۆ سەددام و دار و دەستەکەی دش بە کورد کردویانە ئەوان خۆیان بە حەقەت حەزیان لێ بوو ئەوەی مەجلیس حوکم خۆ بەشێکی زۆریشی ئەندامەکانی مەجلیس حوکم کورد بوون بۆ خۆیان حەزیان لەوەی بوو ئەوان دەویست و بە حەقەت ئەو کاتی لەژێر ئیشرافی ئەمریکیەکاندا بوو لەژێر ئیشرافی برێمەریدا و عێراق حاکمی مطلقی عێراقی بوو خۆیان حەزیان لێ بوو کە ئەوانەی کە سەددامی محکەمە دەکەن سەددام و ڕموزی نظامی سابق پێشوو محاکەمە دەکەن لە یەک شەریحە نەبن مەسەن هەموو شیعە نەبن سونە زۆر بە زەحمەت نەهاتن ئەخیران هەر پێکاتەکانی تیابێن هەموو شعبی عێراقی بەگشتی بێ بۆیە پێیان مەقسەد بوو کە ئێمە بڕۆین لەو محکەمەیە بەشداری بکەین دوو دەشیانزانی هەمووشمان دەمانزانی کە بەشێکی زۆری ئەو قەزیانەی کە لەو محکەمەیە دێنە بەردەم ئەو محکەمەیە قەزیی کوردین چونکە بەش ئەو محکەمە تەبیعەتێکی وا هەبوو بە پێی قانونی محکەمەکەی ئەو جەریمانە محکەمە دەکرا و عەرز دەکرا لە بەردەستی محکەمەی ئەوێکە تابعێکی دەولیان هەبوو مەسەلەن بۆچی ناچار بوون قانونێک دارێن و محکەمەیەکی تازە تەشکیلکەن چونکە بەشێکی زۆری ئەو جەریمانەی کە قەرار بوو ئەو ڕژێمەی لەسەر محکەمەکرێ سەرانی ڕژێمی لەسەر محکەمەکرێ لە قانونی عقوباتی عێراقیدا نەبوو مەسەلەن جەریمەیەک بە ناوی جینۆساید یان جەریمەی حەرب یان جەریمەی دژی مرۆڤایەتی لە قانونی عقوباتی عێراقیدا نییە محاکەمەکردنی سەرانی ڕژێم لە دەستوری عێراقیدا حەسانەیان هەبوو مادەیەک لە دەستوری ئەو کاتی عێراق باسی ئەوەی دەکا کە ئەعزای مەجلیسی قیادەی سەورە لێ پێچینەوەیان لەسەر ناکرێت لە بەرامبەر ئەو کردوانەی کە دەیکەن کە لە کاتی دەکە لە وەزیفێکی خۆیاندن بەو پێەیە بەپێی قانونی عقوباتی عێراقی ئەوانە لەسەر جەریمەی جینۆساید لەسەر جەریمەی حەرب لەسەر جەریمەی چیمیا باوران و ئەمانە محکەمە نەدەکران و ئەعزای مەجلیسی قیادە سەورەی ئەو کاتی هەر محکەمە نەدەکران چونکە بەپێی دەستور ئەوانە حەسانیان هەبوو بۆیە ناچار بوون ئەو قانونەی تەشریع کرد بەڵە جەنابووی لە بەشی جینایەت بوویت باشە بۆ لە محکەمەی سەدام حوسێنە قەزەی دوجێل پێشخرا قەزەی دوجێل کە ئەو کاتە کوشتار کرابوو لەوانەی کە بە تایبەتی وابزانم حیزبی داوە حیزبێکی بەهێز و بەو تۆمەتانە بەشێکیان کوشتارێکیانێکرا بۆ ئەوە خرا پێشی هەموو دۆسیەکانی ترەوە ئێمە پێشان کە ڕۆیشتین ئەعزایەکانی محکەمە دابەشکران بەسەر سێ بەشەوە بەشێکیان لە تەحقیق ئیش دەکەن بەشێکیان لە جینایەت بەشێکشیان لە تەمیز هەموو قەزەیەک کە دێتە جینایەت یان دەچێتە بەردەم محکەمەی دەبێت لە تەحقیقەوە دەست پێ بکات تەحقیق قەڕێنی شخصیە حاکمی فەردی ئیش دەکات بە شخصی هەموو ئەو قەزیانێک کە قەرار بوو تەحقیقیان قەرار بوو بێنە بەردەم ئەو محکەمەی دەبێت پێشان تەحقیقیان لێکرابایە و تەحقیقیش درێژەی دەکێشێ هێندێک قەزیە درێژەی دەکێشێ هێندێک درێژەی کێشایانێکشیان زووتەوا بوون
ئەمن لێرەشدا باسم کردووە زۆر زار پرسیاری ئەوەی دێتە پێشێ کە بۆچی قەزەی دووجێل یەکەمین قەزیە بوو مەسەڵەن بۆ قەزەی ئەنفال یەکەمین قەزیە نەبوو کە گەورەترین قەزەی ئەو محکەمەیە ئێمە بوو و خەتەرترینیشیان بوو زۆرترین قوربانیشی هەبوو جوابەکەی هەر ئەوەیە قەزەیەکی سیاسی و بابەتێکی سیاسی لە گۆڕێدا نەبوو تەمیزێکیش لە گۆڕەدانەوە هەر ئەوە بوو کە قەزیەی دووجێل قەزەیەکی بچکۆلە بوو بەچاو هەموو قەزیەکانی دیکە دووجێل شارێکی بچکۆلەیە قەزەیەک لەوێ ڕوویداوە مەجموعەیە خەڵک کوژران و گیراوەن سەدام چۆ زیارەتی ئەوەی کردووە تحقیقکردن لەو منتاقە منتیقە جۆغرافیە بچکۆلە و ئەو قوربانیانی 148 قوربانی هەبوو ئەو قوربانیە کەمانە بەچاو قەزیەکانی دیکە ئەوەی کە تحقیقی دەکرد لە قەزەی دووجێل لە پێش هەمان تەواو بوو ئیدی کە لە پێش هەمان تەواو بوو لە پێش هەمانش ئیحالەکرا و کە ئیحالەکرا بوو بە یەکەمین قەزیە هەر ئەوە بوو مەسەلەکە باسیشی دیکەی تێدا بەڵام ئێوە جگە لە بوعدە قانونیەکەی ئەی کوردیش بەشدار بوو لە پرۆسەی سیاسیە لە عێراق و لە مەجلیسی حکومانە ئەمە بۆ خۆی کاریگەری نەبوو ئەو دۆسیانە بیهێنرێنە پێشەوە نا ئەوە عەزم کردی ئێمە تەوافقی لە دەرەوەی دادگا پێش لە دەرەوەی دادگا حسابی ئەوەی کرابوو ئەو قەزیانایی کە دێنە بەردەم محکەمەی نەک باسی ئەوەی کرابوو کام قەزیە یەکەم بێ و یان بەپێی ڕیزبەندی بەپێی شتەکە لەوێ بە قانونی دەڕۆی بە شێوەیەشی ئاسایی ئەتیاری دەڕۆی لە محکەمەیەکی خۆمانە لەو محکەمانە بەڵام دواتر دادگای باڵای تاوانەکان نووسینگە لە هەولێر و لە سلێمانیە کاتۆ ئایا حکوومەتی هەرێم هیچی نەکرد بۆ ئەمانە ئەم کەیسانە لە ڕێی نووسینگەکانەوە بگەێنێتە ئەو کاریگەری دروستکات ئەمە خۆمەیشێک بووم لەوانەیە کە لە مەکتەبی هەولێرێ ئیشم دەکرد ئەو قەزیانە بە دەرەجە یەکەم بە هەوڵی ئێمە و دکتۆر بەرهەم ئەو کاتی جێگیری سەرۆکی حکوومەتی بەڵام تۆڵی ئەڵی حکوومەتی هەرێم نەیتوانی هیچ کات نەیتوانی چۆن هیچ شتێکی ئەو توی نەکرد وەکو پێویست لەو قەزیانە باسی ئەوم کردووە زۆر هاوکار نەبوو لەگەڵمان هاوکار نەبوو لەگەڵ ئەو مەکاتبانە ئەوە تەنانەت پارەی بانزینی سیارەکەشیان داوی نەکرد ڕەحمە لەوە باسی ئەوم کردووە کە زۆر هاوکار نەبوون لەگەڵمان بەڕاستی تێناگەم مەسەلە چ بوو کە بۆچی لەگەڵمان زۆر هاوکار نەبوون ئەمن لە مەکتەبی هەولێرە بووم ئاگام لێرە بوو بەڵام ڕێگریشیان لێن نەکردین ئەمە قەز ئیشی خۆمان دەکرد و ئیشیشمان بە حکوومەتی هەرێم زۆر نەبوو تەنە هەندێک ئەوە ئیشی ینی مەرحەلی و کاتی و بنزینی سیارە و وەزارەتێک لەگەڵمان هاوکار بێ و مەسەلەن هێندێکشی لەو بابەتانە ئەوە زۆر پەکمان لەسەر ئەو ئیشانەی ئەوان نەدەکەوت ئەو مەکاتبانە بە هەوڵی دکتۆر بەرهەم و خۆمان هەوڵماندا لە سلێمانی مەکتەبی بۆچی کرانەوەگە نەتوانێت ئیش بابا ئیشمان کرد زۆر ئیشی باشمان کرد نامە بەسمەوەی ینی بۆ خۆی ئەبێ وەزیفەکەی ڕوون بێ وانە لە هەولێر و لە سلێمانی ئەوانە مەکاتبی تحقیق بوون مەکاتبی تحقیق ئیشی ئەوەیە بەڵگە کۆ دەکاتەوە لەسەر قەزیەیەکی دیاریکراوە مەسەلەن بڵێن ئێمە لەسەر لە هەولێرێ لەسەر قەزیەی بارزانیەکان ئیشمان کرد هەموو تحقیقەکە ئێمە کردمان بە حکمەوەی کە شوێنێکانی ئەوەی ڕوبەڕووی سەدام حسینوانە کراوە هەمووی ئێوە لە هەولێر سلێمانی لەو قەزیانەی کە خۆمان مکەلەف ئەوانەی شاهید بردننی شاهیدەکان هەموو ئەوانە ئێمە وەرماگرت و مەسەلەن لە وەرتانگرومە بەسمەوەی وەکو چۆنەڵی وەسیلە گەیانتانە بەش ئەو قەزیانەی کە ئێمە مکەلەف بووین لە مەکتەبی هەولێر و لە مەکتەبی سلێمانی مەلەفەکە حازر بوو بە حازری دەچۆ بەردەم محکەمەی جینایەت و هەموو شتێک لە بەندەستی خۆیان بوو ئەوەی کە لە محکەمەی جینایەت دەکرا هەموو لێرە کرا بوو دووبارە بوو ئیشی تێدا کرا بوو حازر بوو حازر دۆسیەکی گرنگەیە هی ئەنفال هەتا ئێسش گلەی لەسەرەوە کە مەسلەی مستەشار و ئەوی پێوترە نێوان دوو کەوانە جاشەکان ئێوە لەسەرەوانەش ئیشتان کرد بەڵێ ئێمە تاوان دوایەوەی کە مەسەلەن لە قەزی ئەنفال حەسم بوو زۆری لەوانەیە کە هەڵاتون دەستگیر نەکرابوون ئەمری قەبزیان بۆ دەرچووە ئەو قانونی ئەو محکەمەی ئێمە تەبیعەتێکی نێو دەوڵەتی هەیە بۆیە کەس بە غیابی محکەمە ناکرێ ئیلا دەبێ ئەو کەسەی کە محکەمە دەکرێت متهمە حازر بێ ئەوجا محکەمە دەکرێت لە قانونی خۆمانی ئەتیادی ئەو کەسەی کە متهمەوە هەڵاتوە بە غیابی محکەمە دەکرێتەوە بە غیابی حکم لە دژی دەردەچێ ئەویش هەندێک ئیجرعاتی خۆی هەیە بەڵام ئەو محکەمەی ئێمە لەبەرەوەی ئەوەی شێوەیەکی نێودەوڵەتی هەبوو کەس بە غیابی محکەمە نەدەکرا ئەو متهمانی کە ڕایان کردو بەشێکی زۆریان
بەشێکیان لە قەزیەی ئەنفال کورد بوون ئەمە سەشارەکان بوون و ئەو جاشانە و لەناو چەکدارانە حیزبە کوردیەکانە ئێستا بەڵێ بەشێکی زۆریان عادەتەن ئەو ئینسانانە دەتوانن خۆیان بگونجێنن لەگەڵ سوڵتان پشتیان بە سوڵتەیە حیزبەکان بۆ خۆیان داڵدەیان دابوو حیزبەکانیجی استفادە لێ دەکەن ینی ئەوان نەبوونە ڕێگر لە بەردەمتان بە تایبەتی ئەو حیزبانی دەسەڵات و چەکداریانە ئەمە چەند جارێک چوونە لای سەرۆشی هەرێم ئەو کاتی کاک مەسعود بوو داوامان لێ کرد کە ئەو متتەهمانە تەسلیم کرێ هەموویان لە ژێر باڵی حیزبن هەموویان بەشی هەرە زۆریان هەرۆکو جاران چەکدارن داوامان لێکردن کە تەسلیمیاکەن ئەو کاک مەسعود بە نەسی ئەو کاتی سەرۆشی هەرێم بە نەسی عیباراکری ئەوانە ئێمە کاتی خۆی لە جێبهەی کوردستانی عفواتمان بە دەرکردوون بۆیە ئێستا ئیجراعاتیان بەرامبەر ناکەین بەڵام کە سوکاری ئەنفالەکان تا ئێستش بەو داخەوە تلێنەوە داوایانە بەڵێ مشکلەیەکی گەورەشی بۆ محکەمەی دروست کرد بوو دوایەوە کە دەسەڵاتی بەغدایە بە تایبەت حیزبی داوا هەستیان کرد کە بەشی زۆری نزیکەی هەموو متتەهمەکان عەرەبەکانن بەشی زۆری قەزیە و مشتەکەکانیش کوردن بەشێکی زۆری ئەو قەزیانە بە جینۆسایدیش ناسراون ئەو جا کورد حازر نین متتەهمەکانی خۆیان تەسلیم کەن مشتەکی کووردا قەزیەکە کووردا متتەهمەکەش عەرەبن و بەشێکی زۆریان هەر حکوش ئەوش لەو لا کاریگەری زۆر پیان ئانی کوپیڵی پیان بخواان هاتنەوە ئەخیران بیریان لەوەی کردەوتیان ئەو محکەمە دەبێت داخرێ ینی بەشێکی زۆری ئەوەی کە سوڵتەی بەغدایە ئیشیان کرد کە محکەمەکە داخرێ و هەوڵیاندا داخرێ ئەوە بوو دایانگوت ئێمە هەموو پێداویستیەکانمان مەسرفمان میزانیەمان متتەهممان هەموو شتێکمان لە پێناوی قەزیە کوردەکاندا کەچی کورد ئیسیعدادی ئەویان نییە ئەو متتەهمانێکی خۆی کە ئەمری قەبزیان هەیە تەسلیمی محکەمەیان کە بەڵێ کاک حاکم تۆ لە بەغا ڕوبەڕووی هیچ دۆسیەکی هەستیار بوویتەوە لەوە خۆدۆک و حاکمێک کە زۆر هەستیار بێ و کاریگەری بێت و بەتەمای نەتیجەیەک بیت هەی بێت وڵا ئەو قەزیانەی کە ئێمە ئیشمان تێداکردن و عەرزکردن بۆ محکەمەی هەمویان حساس بوون هەمووی مەسئولەکانی بەعس ئێوەی تیانە بوون هاوەڕێ چۆن لەگەڵ هەموو ئەوانەی تیای بوو چێ بوو بۆ تحقیقمان کردووە ئەوەی کە من بە شخصی تحقیقم لێ کردو ئیشم تێدا کردووە تەنها سەدام لە هەیەتێکی دیکە و دەنا مەسەرەن لەگەڵ عەلی حەسەن مەجید لەگەڵ تارق عەزیز لەگەڵ سعدون شاکر لەگەڵ سوڵتان هاشم لەگەڵ عەبود ئەوەی کە سکرت لەگەڵ هەم تقریبن لەگەڵ هەمویان لە قەزەی هەمویان ئیشم کردووە لەگەڵ هەمویان معاملە هەستت بە چیە کرد لە هینە هەستیانە کردیتت خۆیان پێشەوە کە بڵێن ڕوبەڕووی میدیا و ڕای گشتی بنەوە تاوانەکان کردویانە و ڕۆژگارێکە چکە لە کتێبەکەشا لە شوێنێکە باسی سوڕانی چرخی ڕۆژگارەکەیت یعنی هەست بە پەشیمانی ئەکرد لە ناخی ئەوانە لەوەی کە یاخود هەر سوور بوون لەسەرەوەی کە کردیان یاخود دانیان پیانانە وڵا بەشی زۆریان دانیان پێدادەنا ئەو تاوانەی کە کراوە مەسەرەن جەریمەی ئەنفال کراوە جەریمەی ئەوانەی کە عەسکەر بوون لە خوارێ مەسەرەن قەزەی سەڵاتی جومعە و تەسفیفی ئەحوار و حزبی داوە و حزبی شوێعی ئەوانە هەموو قەزیە بوون لەو محکەمەی بەشی زۆریان هەر بەڕاستیش ئاگان لێ نەبووە لەو مۆزوع عەلی حەسەن مەجید مەسەرەن بەڵام کەسێکی وەکو عەلی حەسەن مەجید کە مەسئولێکی عەسکەری بوو مەسئولی تەنزیم بوو کەسێکی وەکو سوڵتان هاشمی ئەوانە باسی ئەویان دەکرد نانتوانانی بڵێن لەمە ینی بەشدار نەبووین چونکە ئەو ئەوراقانی کە لەبەر دەستمانە ئینکا ینی قابلی ئەوەی نەبوو ئینکار بکرێت بەڵام دایانگوت بەشی زۆریان دایانگوت ئێمە واجبی خۆمان ئەدا کردو مەسەرەن بارزان تەکریتی برای ڕزر بڵای سەدام حوسێنی وەتبان وەزیری داخلی بووە مەسەرەن بارزان ڕئیسی مخابەرات بووە ئەوان دایانگوت ئیشی خۆمان کردو ئێمە سوڵتان هاشم مەسەن دەیگوتە من ئەرچی سەرشانی خۆم جێبەجێ کردووە کاتێک کە بەشداری ئەنفالم کردووە کەسێکی عەسکەری زابطەیەکی عەسکەری قائید فەیلق بووە ئەو کاتی ناتوانێت لە ئەمری قائیدەکەی خۆی یاغی بێ بڵێ من نایکەم و یان بەشداری ناکەمیان تەمەڕودکە ئێوە سۆزی ئینسانیتان لەگەڵا بەکارەهێنان یاخود هەر ئەوەی کە دۆسیەکە بەڕێک چکە قانونیەکەی چۆن بوو ئاوە یاعینسە تۆکو کوردێک
بریندار بووی بەوەی کە ئەمانە سەردەمێک بۆ ستەمیان لە کورد کردووە ینی ئەوە کاریگەری هەبوو لە سەران من هەمیشە کە بەرامبەر علی حەسەن مەجیدی مەسەلەن بەرامبەر بە سوڵتان هاشمی بەرامبەر بە بارزانە ئەوانەدا دەنیشتم ئەو ئاەتە دەهاتە بیرم کە دەفەرمێ تؤتي الملك من تشاء وتنزع الملك ممن تشاء وتعز من تشاء وتذل من تشاء بيدك الخير إنك على كل شيء قدير. يعني وقتك بو من لا هەولێرێ لە قەڵاتزێ فیراری عسکەری بووم نەدەوێران بە شوێنێک دابڕم کە ئینزیباتێک دیار بێ ئینزیبات لە شوێنێکی دیار وایە دەبا خۆم لادابایە لە سەیتەرەیە کە سەیتەرێکی بچکۆلەش بایە عسکەرێک لێوێ ڕاوەستا بە دەبا من لام دابایە لە سارێدا بەزیمە بە پشتی سارەکەی بە پشتی سەیتەرەکەی داڕۆیشتم. ئێستا علی حەسەن مەجید خواخوایەتی ئەمن زەردەخەنەیەکی لەگەڵ بکەم زۆر مەمنونە کە لە کاتی مەحاکەمەکردندا تەنها ئیهانەی نەکەی هەر ئیهانەی نەکەی هەر زۆر مەمنونە بە پۆلیسێک گوتپایە پەرداخێک ئاو داوی پەرداخێک ئاوی کردبایە بە پۆلیسێک گوتپایە بیدێ پەرداخێک ئاوی بدێت 4 دێگۆ شکرن جەزیلن شکرن جەزیلن هەر هێندە مەمنون بوو لە بیری نەدەچەوە لە کاتێکدا لە سەردەمی باڵادەستیاندا و لە سەردەمی عیزیاندا کە کەس نەیدەتوانی بەلای ماڵی علی حەسەن مەجیدیدا بڕوە علی حەسەن مەجید کە لە شوێنێک بە کەس نەیتوانی بۆ منطقەیەدا بڕوە چجای هەر کەسێکی دیکە ئەوە ینی دەرسێک بوو ئێمە بەچای خۆمان بینی بۆ هەمووانیش زۆر باسیشم کردووە. کاک حاکم ئەو دادگایە سەرنجامەکەی بەکوێ گەیشت؟ ئەو دادگای ئەخیرە نۆکو عەرزم کردی ئەوانەی بەغدایە سوڵتەی بەغدایە بەتایبەت حیزبی داوا زۆر سوور بوون لەسەرەوەی کە هەڵیوەشێنەوە ئیتر تاوە وەختی سوڵحا وەختی پێکاتنەوەی پێکاتەکانی عێراقا و هەستیان کرد کە بەشی زۆری قەزیەکان کوردن و کوردیش هاوکار نیە لەگەڵیان خەڵ یعنی لەوە شاتەنانە بەرامبەر بە کوردەکان ئەو نەزعیان هەرما بوو ئەخرا و نەزع حەقیان بوو دایانگورد ئێمە هەموو ئەو محکەمە هەموو شتێک لەسەر ئێمەیە بەڵام کورد متهمەکانی خۆی تەسلیم ناکات یەک متهمێکی کورد لەو محکەمەیە کێ بوون متهمەکانی متهم نەکرا بۆ نمونە متهمەکان کێ بوون متهمەکانی کە کورد نزیکی 300 قسوور کەس بوو نزیکی هەموو مستەشارەکانی قەدیم بوون هەموو مستەشارەکانی قەدیم بوون بەڵێ ئەوانەی ئەنفال بە زۆری لە قەزەی ئەنفال و لە قەزیەکانی دیکەش هەبوو بەڵام لە قەزەی ئەنفال زۆر بوون ئیدی هەوڵیاندا هەڵی وەشێنەوە بەڵام دیسان بوان نەچۆ سەرێ بەڵام توانیان پسوشیکەنەوە توانیان تەرشیخیکەن و پسوشیکەنەوە تەوان ئەوانە بە قەراراتی پەرلەمان کرا پسوشیان کردەوە کردویانە محکمەیەکی وەکو باقی محکمەکانی دیکە خستیانە سەر مەجلیس قەزا چونکە پێشدا لەسەر حکومەت و لە ڕاحی ئیداریەوە ئێستاش ماوە کار دەکا بەڵام کاری کار دەکا بەڵام تازت ئەو دۆسیەکانی ڕابردووی بەڵێ زۆریان داخرا و خەزیانە کاریگەری ماوە باڵێ ئێستاش بەس لەسەر ئەساسی فەرد خەڵکانێکەیە وەکو شەخص شکایەتیان لێ دەکرێت نەک جینۆساید نەکو قەزی تاوانی گەورەپان بۆ قەزی بە جینۆساید و بە جرائمی حەرب ئەوانە ینی ئەوانە تقریبان تا مابوو ئەوانەمان نزیکەی هەمووان حەسم کرد قەزەی فەردی مابوو یەکێک شکایەتی لە کەسێکی هەیە کە کاتی خۆی مەسئول منەظەمە بووە کاتی خۆی مەسئولی ئەمن بووە هاتووە چوە کەسێکی لە ئەوانەی گرتو دوایە کوژراوە ئەو بابەتانە یان عەزیەتی داوە یان تەرحیلی کردو ئەوانە ئەو شتە فەردیانە ماوەتەق. بەڵێ سوپاس دەکەم بابەتێکی تر هەیە کە پەیوەستە بە بەڕێستەوە لە کتێبەکەش ئاماژەت پێداوە سەرباریەوەی جەنابەت وەزیفەیەکی قانونیتە بۆ بابەتی حاکم و محکەمە و تێکەڵ بە دۆسیە یاسایەکان بووی بەڵام باسێکی ترەکەی هەرخۆشت پێشتر ویست باسیکەی تۆ ئەو کاتانەی کە لە قوشتەپە ئەبی وەکو پێویست دەوام ناکە ئەچیتە یەکێتی نووسەران و ئەدیبانی ئیسلامی کوردستان ئەبی بە بەرپرسی لقی هەولێر لەسەر نامە و لەسەر داواکاری بەڕێز مامۆستا سەلاحەدین محەممەد بەهادین ئەو کاتانە چۆن بوو تۆ لە ناو دایرەیەک و لە وەزیفەیەکی حکومیەوە یعنی هاتی ئەوەت هەڵبژارد و بچی لەوێ کار بکەیت ئەخر ئەوە دوو مەسەلەی لێکجیان وەزیفەیەکی ڕسمیە جیایە بەڵام خۆ تۆ لە دوای وەزیفەکەتەوە دەتوانین لەو ئەوانەیە پیان دەگوترێ
پێکهاتەی کۆمەڵگای مەدەنی یانیشی دام و دەستگای ڕسمی و حکومی نین کۆمەڵی نووسەران بۆ خۆی هەبوو ئەمیش حەزی نووسین و نووسینم هەبوو لە پەیامی ڕاستی و لە جەریدەی یەکگرتو و ئەلۆ بابەتانە هەموو ئەوانە هەموو دوای دەوامە و کاتی دەوام و ئیژ نییە بۆیە لەبەرەوەی کاتیشم هەبوو ئەو کاتی کە دەرکرا بۆ وەکو بڵێ دڵدانەوەیەک بە ئەمری مامۆستا لەسەر پێشنیاری مامۆستا سەلاحەدینی بە منیان گوتیان وەرە لە کۆمەڵی نووسەرانی هەولێرێ دوانەوە ڕێیان ئێواران ئیش بکە و ماوەیەکی باش لەوێ ئیشم کرد زۆریش مرتاح بووم و زۆریش ئینتاجم هەبوو ئەلحەمدولیلا وە کاری چاکمان بەڵام دوایش تۆمەتبارەکری بەوەی کە کۆمەڵێک گەنجی وەکو کۆمەڵە گەنجی سەر لێ شێوا و شوێنکەوتەی تێز و فکرەکانی محەممەد ئەرەگۆن و محەممەد عابد جابری و ئەوانە کەوتون ینی لا ئەبری لە لە کتێبەکە باسی ئەوە علاماتی چالاکیمان بوو چالاکی مەجموعەیە گەنجی جامیعە و کولیاتم لە دەوری خۆم کۆکردبووە لە هەموو شارەکان خۆ هیچ پارەیەکی ئەوتۆمان نەبوو نەسریەکی ئەوتۆمان نەبوو بەڵام هەر بە جوهدی شخصی و بە جوهدی خۆمان و بە حەز و ڕاغبەتمان چالاکی و ئەوانەی باشمان هەبوو ئیشی باشمان دەکرد دەوراتمان دەکردەوە بۆ کۆمەڵی نووسەران و مامۆسای جامیعەمان دێنا قسەی بۆ دەکردن و دەوراتی بۆ دەکردینەوە بەڵام ئەوە مشکلەی بۆ حیزب دروست کرد بۆ یەکگرتو دروست کرد بەشێکی زۆری ئەوانەی کە لە نزیکمان بوون لە یەکگرتو لە مەڵبەندی یەکگرتو مەکتەبی سیاسیش لەو ناوای نزیک بوو ئاگایان لە چالاکیەکانی ئێمە بوو کە کۆڕمان دەکردن داوەتمان دەکردن ئەو کاتە باسی نوێخوازی و ئەوانە هەبوو ئەو گەنجانەی کە لە دەوروبەری خۆمان کۆمان کردبوونەوە کچوو کوڕیشیان کشیشیان تێدا بوو کوڕیش بوون بەشی زۆریان متەئەسیر بوون بە ئەو تەیارەی کە پێی وترێن نوێخوازی بۆ ئەمە مشکیلە بوو بۆ یەکگرتو ئەوە بەشێک مشکلەکەی لەوەدا بوو کە بەشێک لەو مامۆستایەکانی نێوەگرت و مەلایەکانی ناویەگرت و بەشێک لەو ئەوانەی کە لێمان تێنە دەگەیشتن یان لێمان تێدەگەیشتن و ئەو خەتایان بەدڵ نەبوو حەزیان لە خەتا قەدیمە کلاسیشیەکە بوو بەدڵیان نەبوو بۆیە زۆر وەکو بڵێ هەوڵیاندا کە ئەو خەتە بەردەوام نەبێ لە سلێمانی شار ئەو ژۆرە ململانەیە بەردەوام بوو و ئەوە ململانەی سلێمانی بوو نوێخوازی سلێمانی بۆ گەشت بۆ ئێرە تەجاوزی کرد بوو تۆ هێنابووتە هەولێر بەڕاستی من هێنابووم بەڵام بۆ مەلاخۆ ئەو کاتانە مامۆستا جەمال حەبیبوڵڵا و کاک حەمەکەریم عەبدوڵڵا و ئەوانە بوون لە یەکێتی ئەوانە ڕئیس بوون ئەوانەش زۆر بەدڵیان نەبوو کە ئەو گەنجانە بەو شێوەیە قسە دەکەن و بەو زمانی قسەی دەکەن و ئەو خیتابان هەیە بە حەقەت لە دوایە دەری چوو کە ئەو گەنجانە بەشی زۆریان پێگەیشتن ئێستاش شاعرن و سەرن دەور و کاریگەریان هەیە لەو کۆمەڵی نووسەرانی خۆمانەوە پێگەیشتن ئەوان ترسی ئەوان هەبوو بە دەرەجەی یەکەم ترسی ئەوان هەبوو ئەو گەنجانە سەریان لە نائیلتیزامی و لە ژوێنەگرتن و لە دوجار هەر لەو شێوەیە کە ئەوان مەترسیانە و مەخاوفە هەندێکی نەهاتە دی بەشێکی هاتە دی بەشێکشی نهاتەدی آخر ئەمە ئەو کاتەش باسم دەکرد ئیشی نووسەر پێگەیاندنی نووسەر وەکو پێگەیاندنی سڵق و توور و ئەوانە نییە ئیشی پێگەیاندنی نووسەر وەکو ناشتن و ئیشکردنە لەسەر گوێزێک دارگوێزێک کە تا دەیچێنی تا بەرهەمی دێنی زۆر زەحمەتە بەڵام کە بەرەم هات سێبەرێکی باشی هەیە و ئینتاجوبەرێکی باشی هەیە خۆ پێگەیاندنی نووسەرێک مفەکرێک ئەوەندە ئاسان نییە و زۆر زەحمەتی دەوێت تەوجیهی ئەوەی دەوێت تا تو ئێستش ئەو بۆچوونەی خۆتانە و ڕێگەتان بە تەواوەزانی ئەو کاتانە ئەمن پێم وابوو ئەو ڕێگایە باشە ئەمن لە ڕێگایە تەقلیدیەکە لام نەداوە خۆم هەر ئەو ئیلتیزام و ئەوانەی هەمار هەم بوو ئەو کاتیشەم بوو بەڵام پێم وابوو ئیشکردن لەسەر ئەو گەنجانە کە تااقەتی ڕۆژی 10 ساعت بخوێنێتەوە
کە توانای ئێوە هەیە بچێت لە ژوورێکی دانیشێ نەچێتە دەرێ و هەر خەریکی خوێندنەوە و متابعە و نووسینی گەنجە بووە ئەو کاتێک لە کۆمەڵی نووسەرانی ئێمە ڕۆژی دەیتوانی 50 لاپەڕە بنووسێ پێم وا بوو ئەو گەنجە پێویستی بە ئیشکردن هەیە لەسەری تا تااقەت و توانایەکانی تەسفێکرێ مشت و ماڵ کرێ ڕێکخرێ ڕاستە بەڵام تۆ دوجار مامۆستا سەلاحەدین داوات لێیە کە هەر بۆ خۆشی مامۆسای ینی ئیزنیایت و مۆڵەتی پیای کەوازبێنی لە سەرۆکی لەقی هەولێر بەڵێمە بە دەرەجە یەکەم ئەو لای نەبردم دەستیشی نەبوو لە نابردن هەر کەسیش لای نەبردم بەڵام بە نمونەیەکت بۆ جێڕێتەوە لە کتێبەکە بەسەرهاتێکت بۆ باسەکە بۆ بەسەرهاتە کۆتایی پێدێنێت ئەوە لەبەرەوەی زۆر شەکوامان لێکرا بوو زۆر شەکوامان لێکرا بوو کە پێویستە ئەو گەنجانە کەسێکی ئەمن لەو کاتی لەوان کامەڵتر بووم لەگەڵیان بێتە تەوجیهکرێن و شان بەشانی مەواهیبەکەیان و سەرن و شاعرن و ئەدیبن شان بەشانی ئەوە ئیلتزامات و دین و نوێژ و ئەوانەشیان پێ ڕێکخرێ جا مامۆستا سەلاحەدین بانجی منێ کردێتەوە ئێمە تۆمان بۆیە نارد مامۆستای مرشیدیان ویکتە مازە خۆ تۆ مرشیدی دینین نەناردوە کۆمەڵی سەرۆکی کۆمەڵەیەکە ناردووە کوتی ئێمە تۆمان نرد تا ئەوانە مشت و ماڵکەی و ئیلتیزامیان و ئەو بابەتانە تۆ تۆش وەک مەلای مەشهور لێ هات مەلای مەشهور کاتی خۆی بە کۆڵانێکی دادەڕوا منداڵ لێ کۆ دەبنەوە یاری پێ دەکەن و بەری تێدەگرن و ئەو شتانەی پێ دەکەن تی ئەویش بۆی لە کۆڵ خۆیان کاتەوە پێیان دەڵێ منداڵینە لەو دی و حەفلە و ژنمارەکردن و تەرتیباتێکە شایەیەکە مەپرسە بڕۆن چوکلێت و نەخوشتیەوە تەوزیە دەکرێت فریاکەون منداڵەکان هەموو ڕایان کرد بەرەو ئەوێ تەماشا دەکە هەر منداڵەوە ڕادەکە لەو دی هێندێک ڕۆژ دیسان هەر منداڵەوە ڕادەکە کوتی ئەم تی باشە بۆ ئەمیش ڕانەکەم دەبینی و منداڵان ڕاست دەکەن ئەوش بۆ دە منداڵەکاندا ڕای کرد تێ تۆش ئەمە تۆمە نار ئەوانە بێنیەوە سەرخەت کەسی تۆ بۆ خۆشە لەگەڵوان ڕۆشتی بە حەقەت نەڕۆشت بووم بە مامۆستاشم گوت وە پێشم وا بوو ئینتازێکی باشمان هەبوو بەڵام ئەو حیزب جۆرە سیاسەتێکی دیکەی هەیە ڕاستە دواتر شەچیتەوە ڕۆژنامەی یەکگرت و کارەکەیت بەڵێ هەرو کاتە کە کۆمەڵی نووسەران تەقریبەن داخرا ئیجازە وەرنەگیرە کردیانە سنتەرێک و دوایە سنتەرەکەش داخرا بار بخۆم کە لەوێ بووم هەوڵماندا ئیجازەی وەرگین بۆ وەکو جەمعەیەک بەڕسمی بۆ کۆمەڵی نووسەرانی ئیسلامی کوردستان بەڵام وەزارەتی ڕۆشنبیری خۆم لەگەڵ بوونجارێکی چوونە لای فەلەکە دین کاکەی بەڕەحمەت بێ و کاتی وەزیری ڕۆشنبیری بوو پیاجی زۆر مسەقف و بەڕێز بوو بەڵام دیسان نەماتوانی ئیجازەی وەرگین چونکە دەیانگوت کۆمەڵی نووسەران هەیە کۆمەڵی نووسەرانی کورد هەیە بۆ بڕۆن لەوێ ئیشکەن پێویست ناکە کۆمەڵەیەکی تایبەت هەبێ بە کۆمەڵی نووسەرانی مۆڵەتیان هەر پێ نەدا پێمان نەدرا دوای هەڵتانوەشان بەڵێ خۆش حزورتە بوو لە هەڵوەشان نە ئەمن و کاتی بەجێم هێش بوو کرابوو بە سنتەرێک ئەو کاتە ئاگام لێ نەبوو کەنجی هەڵوەشاوەتەوە بەڵام دەزانم کە من بەجێم هێشت کرابوو بە سنتەر ناوەکەی لێ لادرا بەڵام لە کۆنگری شەشی یەکگرتووە گەڕێیتەوە دیسانەوە لە ناو یەکگرتوو هەیە قەزا و بە دووادا چوون دروستەکانەوە دڵخۆشی بەوە ئەڵەی ئەوەی کە لە عێراق لە هەرێم لە وەزیفەکەم بەدی نەهاتووەکو دادوەر لەناو ئەم حیزبا لێرە جێبەجێەکەین و گەشتبینی پێی بەڵام دوای ئەوە دیسانەوە لەوێش کە ئەو دەستەیە دروستەکەنەوەکەویتەوە نیگەرانی دەربڕین بە دەردی بە خۆت دەڵێ دیارە من ڕۆحێکی یاخی و ئەوانم تێدا هەیە بەڵێ ئەوە ئەو کاتە بوو کە من تەقاعود بوو محکەمە تەواو بوو لە بەغدای ئەمە هاتوینەوە ئەو لە ڕێگەی ئەو برادرانی خۆمان کوتیان لە کۆنگرەی ئەو جارەی یەگرتو هەیئەتێک دروست دەکرێت ناوی هەیئەتی قەزا و بەدواداچوونە قەزا و بەدواداچوون شتێکی لەو بابەتانەیە ئەوتیان ئەو بۆ تۆ زۆر باشە قازیەک بێ لەو هەیئەتی ئیش بە هەیئەتی قەزایە باشە چوم خۆم تەرشیح کرد بۆ ئەو هەیئەتەی و دەنجێکی باشم هێنا بوو مە ئەندام لە دەستەی قەزا و دەستەی باڵای قەزا و چاودێری و شتێک بوو لە بابەتەن
من بەو نیەتەی چووم ینی بەو نیەتی چووم کە ئەوەش کە بە منیان گوت و ئەوەش کە ئیشان لێ دەکرد و دەکرد هەروە بوو ینی بەتەما بوون هەیئەتێکی قەزایی بەهێز و بەقووەت و حاسم و جازم بێ چونکە حتمما هەموو کەس هەموو شوێنێک هەموو حیزبێک مجموعەی خەڵک هەیە مخالفەی دەکە و ژۆڕاڵی و نازم لانی مخالفاتی ئیداری هەندێک جار مخالفاتی جنایی مەسەن شت بزر دەبێ شت دیار نامێنێ ئەلەو بابەتانە ڕۆیشتم بەو نیەتەی کە لەوێ ئەوەی کە بە هەموو معنای قەزا ئەمە چەند جار دەرسمان لەسەر خوێند و کتێبمان خوێنێتەوە قەزای ئیسلامی ئەوەندە بە قووەت و ئەوەندە جوڕایەڵە ئەوەندە بەهێز و هەموو گوێی بۆ ڕادەگرن و هەموو دەستی لە دەستی قازی لە دەستی ڕئیسی دەوڵەت باڵاتر بووە بەو نیەتەی ڕۆیشتماوێ بەڵام کە ڕۆیشتم ماوەیەکی ئیشم کرد لە هەیئەی قەزا و ئەوانە و چەند جار قەرار تحقیقم کرد و بەو حکمی ئەو خیبرە و ئەزمونەی خۆم تحقیقم لە قەزەیەکیدا دەکرد و چی بوو بڕیارەکان جێبەجێ بە قانون وڵا حیزب ئەسڵان حیزب وەکو دەوڵەت نییە قەرار ناتوانێت جێبەجێ زۆر کەم سەرکردایەتی بڕیاری ئەدا بەڵام هەیئەی قەزا و بەدووادا چوون ینی ئەو ئەبووە ڕێگر لێ بۆ یعنی خۆ تۆش لە هەیئەکە هەیئەی قەزا و بەدووادا چۆن ئێمە 9 کەس بووین 9 کەس ئەو 9 کەسە کێ سەرۆکەکەی بوو مامۆستا حەسەن شەمێرانی سەرۆکی بوو مامۆستا حەسەن پیاوێکی باش و لەگەڵ سڵح و لەگەڵ ئەوان لەگەڵ عقوبات دانەبوو ئەمن بەعکسی بووم ئەمن قازی بووم زۆر جار قسەمان دەکرد بەیەکەوە مامۆستا حەسەن داعیە ئێستاشە داعیە ئەمن ئەو کاتیش بە مامۆستا حەسەنی دەگوت مامۆستا ئەمن قازیم داعی نیم ئەمن باش ئینی خۆم ئیشم دەکرد دانی لەگەڵ عقوبات و لەگەڵ تەمبێکردن بوو مامۆستا حەسەن بە ئامۆژگاری و بە قسەی خۆش و بە دڵنەهێشانی خەڵکی و ئەلە بابەتان لە ناو حیزبی سیاسیا وایە ئێستا جۆرێک لە دڵڕاگرتن و مجامەلە ئەو شتانە هەبوو ئەمن پێم مهم نەبوو دڵڕاگرتن و دڵدانەوە هەر لە ئەو تەبعام خۆم وەرگرتە قازی میزاجیشی دەگۆڕێ قازی کە ماوەیەک لە ناو قەزای ئیشت کرد میزاجت دەگۆڕێ تەبیعەتت دەگۆڕێ زۆر جار وایە لە ماڵش مشکلت بۆ دروست دەبێ هەر بەو حەزم و جەزم و ئەوانەوە ئیش دەکەیتە مامۆستا حەسەن سەرۆکی دەستەکە بوو یا بڵێن هەیئەکە بوو ئەو بۆ خۆی ڕێگر بوو لەوە بە معنای کەلیمە ڕێگر نا بەڵام ئوسلوبمان لێک جیاواز بوو ئوسلوبی ئیشکردنمان لێک جیاواز بوو ئەو سەرۆک بوو ئەو ڕێیز بوو تۆ نمونەش باسەکەی ئەڵێ بۆ نونە جارێک بڕیار دراوە لە سەرکردایەتی کە بۆ نە کاک عومەر مەلایکە بێ بە وەزیر بەڵام لەلایەن هەیئەکەوە دەستەکەەوە ڕەت کراوەتەوە ئیشەوە ئیشی هەیئەکە نەبوو مشیلەکەمان ئەوە بوو مەسەلەن من خۆم سەرپەرشتی زۆر لەو ئیشانەم دەکرد هەڵیانی لە ناو سەرکردایەتیدا دەنگ بە دەنگدان یەکێک دەکرا بە مەسەڵەن بڵێن تەرشیح دەکرا بۆ وەزارەت تەرشیح دەکرا بۆ پەرلەمان من خۆم سەرپەرشتی ئەو دەنگدانم کرد کە یەکێک لەو ئەو مامۆستا بەڕێزەی باسی دەکرد مڕەشەح بێ بۆ وەزیر بەڵام هەر لە لای خوانەوە کە من ئاگام لێ نەبوو لە مەکتەب سیاسی و حیزبەوە هەندێک کەس معارض بوون و قەناعەتیان بە هەیئەتەکەی مەش کرد بوو بەشێک لە ئەندامەکانی هەیئەتەکە مەش کرد بوو کە کەسێکی دیکە بکەن بە تەرشیحکەن بە وەزیر ئەمن ملم نەدا بۆ ئەو مەوزوعی بۆ چونکە ناحەی قانونیەوە بۆ مەوزوعەکەم دەڕۆین ئەوان تەبان لە شەرعیەتی انتخابی ئەوان لە لایەکی دیکەوە سەیریان دەکرد ئەمە تەنها لەو گۆشە نیگایەوە سەیریم دەکرد کە ئەوە شەرعیەتی هەڵبژاردننی هەیە ئەوە بەپێی قانونی ئەو حیزبەی هەڵبژێدراوە بۆیە تەنها شەرعێت بە ئەوە مادام بە هەڵبژاردنە تەواو ینی باشە ململانیەکان سەرکردایەتی وەکو پەرلەمانی ئەو حیزبەی وایە بەڵام تو خۆت باسیەکەڵی ململانیەکان زیاتر لە نێوان سەرکردایەتیەکە بوو بە تایبەتی لە کاتی وەرگرتنی پۆستی وەزیری و بوون بە پەرلەمانتار و ئەوانە نەک لە قاعدە وەسەتی و قاعدەی خوارەوەی جەماوەریەکە حیزبەکە هەتا بچێ سەرێ بە عەقڵم هەموو حیزبێک وایە هەتا بچێ سەرێ ململانەیە زۆرتر لە بینی ئەندامەکان دروست دەبێ کە باسی ئیمتیازات دێتە پێشێ باسی وەزارات و حکومەت و ئەو تەرتیباتانە دێتە پێشێ بەشەر وایە خۆ عەجایب نییە بەشەر حەزی
امتیازات بێ حەزی لە سەرکردایەتی بێ حەزی لە ئەوانە بێ خۆ بۆ مسلمانیش حرام نییە بەڵام بۆ کەسێکی وەکو من کە تەنها ئاعترافم بە قانون دەکرد ئاعترافم بە شەرعیەتی قانونی دەکرد لەو ناحیەی زەحمەت بوو لای ڕەنگە لای هەموو حیزبێکی وا بێ لای یەکگرتوش هەڵوەشاندنەوە و دووبارەکردنەوە ئەو شتانە شتێکی تەبیعی بێ بەس بەلای منەوە مەقبوڵ نەبوو چونکە عقلی من ئەوەی قبول نەدەکرد مادام کراوە مادام شەرعیەتی هەیە مادام چی هەیە چی هەیە بەڵام لەناو یەکگرتووی ئیسلامی کوردستانە کەمترین ڕای گشتی یاخود میدیاکان لە دەرەوە ئەوە بزانن کە ململانێ بوو بێ لەسەر مەسەلەی پۆست و پلە و ناکۆکی و جیاوازیەکان تۆ باسی ناکۆکی شەکەی تەنانە لە ناو کتێبەکەتدا یعنی وەکو وشە ناکۆکیەکانت بەکاریەناوە بەڵێ باسی دەستەکەی خۆمان دەکەم کە ناکۆچیمان هەبوو لەسەر مەسەلە جیاجیاکان هێندێک ئیش دەکرا من قەنەعاتم پێ نەبوو هێندێک ئیش من دەمکرد لە ناحیەی قانونی هەڵدەوەشێنرایەوە ئەوە باسی دەستەکەی خۆمانم کرد باسی کێشەکانەکەی کە ئەڵەی خەڵکی جەماوەری یا بڵێن ئەندامانی یەکگرت و دڵیان خۆش و بە دەستەکەی ئێمە لەبەرەوەی کێشەکانی ناو حیزب چارەسەرکەین من یەکێک لەو شتانێک کە ئازاری دەدا ئەوە بوو کە بەجێم هێشت ئەوە بوو بەشێکی زۆر لە ئەندامانی خوارەوە یەگرت و دڵیان بە ئێمە خۆش بوو کە تازاوە دەستەیەکی قەزایی دامەزراوە دەستەیەکی هەیئەتێکی قەزایی بە دوواداچون دامەزراوە ئەوە سەرۆکی دەستە قەزاییەکەش حاکمێکە ئەوجا کەس حەقی نافەوتی و کەس ناتوانێت مافی کەسێکی دیکە پێشێلکە کە ئاتەنەوە مافانەشتی بەسیط بوون بەڵام کە من چوومە ناو مۆزوعەکەەوە تەماشا دەکەم وا ناکرێ ئەو ئومێدەی کە خەڵکی خوارەوەی حیزب لە سەمنەی هەڵچنیوە پێم ناکرێ ئێدی ئەو کاتە پێم وابوو بەجێهێشتنی باشترە لە بەردەوامبوونی کە شتێک بکەی بە خۆهەڵواسین ئیمانم بە خۆهەڵواسین و بە حەلی وەسط و ئەوشتانە نییە ئیشێک توانین بیکەم دەیکەم نەمتوانی نیکەم دادنیشون بابەتێکی گرنگی ترت هێناوە لە کتێبەکە باست کردووە لادان و لابردنی مامۆستا محەممەد فەرەج کە ئەوە بوو لە کۆنگرە هەڵبژێرا و دوای مامۆستا سەلاحەدین چەند کۆنگرێک پێشە سەبێ بە ئەمینداری یەکگرت و بەڵام تۆ باسەوەکەی کە نە بڕیاری پێئدرا نە کێشەی پێچارە سەرکرا و دوجار لا درایەوە کێشا و کاتەی لە دەستەکەی ئێمەوە بوو لە دەستەکەی ئێمە ئەمن باسی دەستەکەی خۆمانم کردو لێرە مامۆستا محەممەد فەرەج ئەو کاتی ئەمینداری گشتی بوو ینی من گلەی ئەوم لە مامۆستا محەممەد فەرەجی وەکو ئەمینداری گشتی هەبوو ئەوە بووکە پشتگیری لە هەڵوێستەکانی من بکات چونکە هەڵوێستەکانی من هەڵوێستی حیزبن ئەوانە ئەو قەراراتانن کە لە ناو سەرکردایەتی یەکگرت و دەرچوون من دیفاعم لە ئەوەی دەکردووە ئەو باسی ئەوەشم دەکرد کە سەرکردایەتی حیزب یعنی پەرلەمانی حیزب کە قەرارێک لەوێ دەرچوو دەبێت جێبەجێ بکرێ من دیفاعم لە ئەو قەراراتان دەکرد تەنانەت دیفاعم لە مامۆستا محەممەد فەرەج زۆر دەکرد پێم وابوو دەبێ لە ناو دەستەکەی خۆمان زۆر جارە و مناقەشانە دروست دەبوو من خۆم یەکێک بوون لەوانەی دیفاعم لێ دەکرد دەمگوت دەبێت پشتگیری مامۆستا محەممەد فەرەج بکرێت لەبەرەوەی بە ڕێگای شەرعی بۆ تامینداری گشتی خۆ من بۆیە دیفاعی لێ ناکەم کە بڵێم لەبەر شتێکی شەخسیە خۆشم دەیە پێم لە کەسێکی دیکە چاترە پێم وابوو ئەگە جارێکی دیکە کۆنگرە بەسرا و هەڵبژێردران کرایەوە هەر مامۆستا سەلاحەدین پێویستە و دەردەچێتەوە بەڵام ئێستا لە حاڵی حازردا لەبەرەوەی شەرعیەتی هەیە دەبێت دیفاعی لێ بکەین هەتا کۆنگرە لە کۆنگرە دەنجی پێمەدەنەوە ئەم پێ دەگوتن لە کۆنگرە هەڵی مەبژێرنەوە لە کۆنگرە دەنجی پێمەدەنەوە دیعا ینی هین ساسکەن زمینەیەک ساسن کە دەرنەچێتەوە بەڵام ئێستا دەبێت جۆڕاڵی بگری بەڵام لەناو هەیئەکەی ئێوە هەبوو ئیشی بۆ ئەوە ئەکل لابرێت بەڵێ بە هەموو معنای کەلیمە لابردن نا بەڵام بە شێوەیە باڵێ بە شێوەیەک لە شێوەکان کە ئەنەهۆ هێندێک لەو مامۆستا بەڕێزانە وایان ئەوەندە بە پەرۆژ بوون بۆ مامۆستا سەلاحەدینی کە ئەنەهۆ بە ئینقیلاب لابراوە کیان زیاتر حەزیان کرد وەڵا بڵێم چی تۆ لە کتێبەکە نووسیوتە بەڵا کە ینی باسەکە باسی شەخص نییە زۆر بەمان زۆر بەیان حەزیان دەکرد ڕەنگە منیش حەزم کرد بێ نەت حەزم دەکرد لێوەش باسم کردووە منیش حەزم دەکرد مامۆستا سەلاحەدین هاتەوە ئێستاش زۆر پێم باشە کە هاتەوە بەڵام دیفاعیشم لە مامۆستا محەممەد فەرەجی دەکرد لەبەرەوەی بە شەرعی
بۆتە باشە بۆچی حەستانە کردماوەسە سەلاحەدین بێتەوە لەبەرەوەی ئەزمونێکی زۆر باشی هەبوو و سەرکەوتوو بووە لە ژیانی ئەمیندارێتیدا و ڕیاسی ئەو حیزبەیدا قەراری پێدەدرا بڕیاری یەکلاکەرەوەی پێدەدرا ڕێزی لێدەگیرا وەکو بڵێ لە ناحەی ڕۆحی و لە ناحەی معنەویشەوە هەیمنێکی باشی هەبوو لەسەر ئەندامەکانی حیزب وەسیقەی باشی هەبوو لە مامۆستا محەممەد فەرج بەو شێوەیە نەبوو مامۆستا محەممەدی فەرەجی شەر باش بوو بەڵام وەکو مامۆستا سەلاحەدینی قاڵ نەبوو بۆ ئەزمموی کۆنی نەبوو ئەو هەژمونە ڕۆحی بڕیاری پێنە ئەدرا و کێشەکانیشی بۆ چارەسەر نەئەکرا کاتە ڕێگری هەبووە ئەوە ئیشی ئەوەی نەبوو کە ڕێگری نەبوو ئیشی ئەوەی بوو بۆ خۆی تەبیعەتی ئاوا بوو بۆ خۆی حەزم و جەزمی بە شێوەیەک نەبوو متابعی قەراراتەکانی سەرکردایەتی بکە و ئەگەر کەسێک معارض بۆ جیهەتێک چەند کەسێک معارض بوون گوێیان بەڕانەگرێت گوێی ڕادەگرت و باوەڕی دەکرد مشکلەکەی ئەوە بوو کە من پێم وابوو دەبێت گوێ بۆ ئەو کەسانە ڕانەگرێ بۆ کەس ڕانەگرێ کە پێچەوانەی قەراراتی سەرکردایەتی ڕێیەکی تایبەتیان هەیە یان ڕێیەکی مخالیفیان هەیە قەرارە دەرچووە بەڵێ من سوپاس دەکەم تۆ بە ورتر باسی ئەو کێشانت کردووە نامەوێت هەموو وردەکاریەکان پرسم هەم لەبەر ماوەکەی هەم لەبەر ئەوەی زۆر جار هەندێ باس و بابەت لە ناو میدیاکانە کولانەوەی کۆمەڵێ برینەوە گرفت و لەوانەیە ئەنجامێکی باشی نەبێت زیاتر لە دروستکردنی پەیوەندی کۆمەڵایەتەکان لە نێوان بەڕێستان و ئەوانە من کۆتایی بە بەرنامەکە منم سپاس دەکەم ئامادەبووی هەموویە وەکو دواقسەی بەڕێزت کە لەمتیان وسە یاداشتی خۆتمان بۆ تۆمارکەی لەسەر ئەم دوو حەڵقەیی بەرنامەکە کە لەگەڵ بەڕێزت تۆمارمان کردووە لەو شتێکتان هەیە لە شەیەکتان هەیە ئیمزای کەمیان بنووسم بەڵێ هەر نووسیریتیایە باش بەشێدا هەیە بەڵێ بینەرانی بەڕێز و خۆشەویست بەم شێوەیە هاتمە کۆتایی بەشی دووەمی بەرنامەی جێپەنجە لەگەڵ دادوەر عەباس هەمزە خدر تاوەکو جێپەنجەیەکی تر بەخوای گەورە و میهرەبانتان دەسپێرم کاتێکی خۆش بۆ هەموو لایە سوپاس.